کاتان باش هاوڕێیان دوابەدای بوومەلەرزەکەی ڕۆژی 12 مانگ هاوڕێیان داوای ڕوونکردنەوەیان کرد سەبارەت بە ڕوودانی بوومەلەرزە و هۆکارەکانی لە کوردستانە و ئەگەری دووبارە بوونەوەی بوومەلەرزە لە کوردستان و ئایا پەیوەندی بە چەکی ئەتۆمی یاخود تەقینەوەی ئەتۆمی لە ناوچەی ئێران هەبوویاننا. سەرتا پێویستە سوپاسی مامۆستایانی بەشی جیۆلۆجی و سەرۆکی بەشی جیۆلۆجی دکتۆر دیاری و دکتۆر بەختیار قادر ڕاگری کۆلێژی زانست لە سەرەتای ڕوودانی بوومەلەرزەکەەوە ڕاستەوخۆ لە میدیاکان و لە تۆڕ کۆمەڵایەتەکان ڕوونکردنەوەی پێویستیاندا سەبارەت بە ڕوودانی بوومەلەرزەکە و هۆکارەکانی بۆ کەمکردنەوەی دوودڵی لەناو کۆمەڵانی خەڵکا یاخود لە ناو هاو نیشتیمانیاندا. سەرەتا بوومەلەرزە چییە؟ ئەگەر پێناسێشی کورتی بکەین، بوومەلەرزە بریتێ لە بڵاوبوونەوەی ئەو وزەقەتی سماوەی لە شوێنێکا کۆ بێتەوە ئەو شوێنانە چینە بەردەکانی زەوین کاتێک ئەم چینانە تووشی شکانە بن یاخود تووشی پێکدادانە بن ئەبێتە هۆچی وزەیەک بڵاو بێتەوە بە شێوەی شەپۆل کە پێوتر سایزمیک وێڤز. ئەم سایزمیک وێڤانە بە ناو چینەکانی زەوی ئەڕۆن و ئەبنە هۆی لەرەلەری چینەکانی زەوی یاخود ئەو پێکاتانی لەسەر ڕووی زەوی هەیە وەکو بیناکان یاخود هەر شتێکی تر لەسەر زەوی بێت. بە شێوەیەکی گشتی هۆکاری بوومەلەرزە بریتێ لە شکانی چینەکانی زەوی یاخود جوڵەی تێکتۆنیک کە ئێمە باسی قارەکانەکەین. ئەم قارانە چیان هەیە؟ بناغەیان هەیە، دابەش بوون یاخود لە هەندێک شوێنە چۆنە بن پێکهادن لە جوڵەیان، لە هەندێک شوێنە لە یەک دوورەکەونەوە. کەواتە ئەم جوڵەیەش ئەبێتە هۆیچی ئەم پێکدادانە ئەبێتە هۆیچی ئەبێتە هۆی ئەوەی کە جارێکی تر وزەیەک لەو شوێنیان دروست بکات یاخود بوومەلەرزەیەک لەو شوێنیان دروست بکات لە کاتی بڵاوبوونەوەی وزەقەتی سماوەکەیان. کەواتە ئەمە بەنسبەت هۆکارەکانیەوە. بەنسبەت بوومەلەرزەکەی کوردستان دەستگای ڕووپێوی ئەمریکی ئاماژەی بە 7.2 پلێ ڕێختەر کرد لە هەمان ڕۆژ و لە هەمان کاتی ڕوودانی بوومەلەرزەکەیە و ئاماژەیان بەچی کرد؟ بە چەقی یاخود قوڵایی چەقی ڕوودانی بوومەلەرزەکە کە پێوترێت فۆکس یاخود هایپۆسنتر کە 33 کیلۆمتر لەژێر زەویە بوون. بەنسبەت زەرەر و زیانەکان ئایا با بڵێن لە سنووری ئێرانە زەرەر و زیانەکان زیاتر بوون چونکە چەقەکەی لێەوە نزیکتر بوو و لای خۆمان خۆشبەختانە زەرەر و زیانەکان کەمتر بوون. بەڵام ئێمە چیمان هەیە؟ ئێمە نەخشەی بوومەلەرزەی جیهانیمان هەیە. ئەم نەخشانە دەستگای ڕووپێوی ئەمریکی یاخود لەسەر جیهانە بەپێی بنەمای زانستی ڕێکەوتون لەسەری یاخود بەپێی بنەمای زانستی دانراوە. هێڵێکمان هەیە لە ناوچەکانی ئەرزڕۆم لە تورکیا و بە ناوچەی وان باوەی مەنتیقە کوردەکانی خۆمان بە سنووری تورکیا هەیە درێژە بێتەوە بەرەو خوارەوەیەت کە دێتە ناو خاکی کوردستانەوە لە کوردستانیشە بە ناوچەکانی سلێمانی و هەڵەبجە تێپەڕێت چێتە خاکی ئێرانەوە. لە خاکی ئێرانیشە بە ناوچەی سەرنجەج و سەر پۆڵی جەهاو و پاشان بەرەو خوارەوە چێت. ئەمانە چین؟ ئەمە زنجیرەیەک شاخە زنجیرچیای زاگرۆسی پێوترێت. کەواتە بەنسبەت بوومەلەرزە لە کوردستان یاخود لە ئێرانە پەیوەندی بە چیەوە هەیە؟ پەیوەندی بە جوڵەی ئەم پلیتانەوە هەیە کە باسمان کرد. پلیتی ئێرانیمان هەیە لەگەڵ پلیتی عێراقیمان هەیە. پلیتی عێراقی ئەفۆن پلیتی عەرەبیمان هەیە. پلیتی عەرەبی ئەچێتە ژێر پلیتی تووشی پێکدادان بۆ لەگەڵ پلیتی ئێرانیە. پلیتی عەرەبی ئەچێتە ژێر پلیتی ئێرانیەوە تووشی حاڵەتێکی سەبدەکشنمان بۆ دروست دەکات کە ئەچێتە ژێرەوە. کەواتە بەردەوام لە جوڵەیان. دکتۆر یوسف عوسمان لە مامۆستا لە زانکۆی سلێمانی باز لە جوڵەی ئەم پلیتانە ئەکات. ئەڵێ لە شوێنێکە بۆ شوێنێکی تر جیاوازە بەپێی تەمەنی پێکدادانەکەش بە هەمان شێوە جیاوازە. کەواتە تا تەمەنی پێکدادانەکە تازەتر بێت جوڵەکە خێراترەکە زیاتر لە مەنتیقەی با بڵێن خانەقین و مەندەلی و ئەو ئاڕاستەیە داخستن هێڵەکە ئەگرێتەوە. لە مەنتیقەی پێنجوێن تا بەرەوسەرتر بین پێکدادانی ئەم دوو پلیتە تازە کۆنترە و خێرایەکەشی کەمترە کە 16 میلیمتر جوڵەکێک لە ساڵ بدرێت. ئەمە بەنسبەت ئەوەی لە کوردستانە ڕوەدا. ئایا ئەگەری دووبارە بوونەوەی بوومەلەرزە هەیە یاخودنا؟ بەڵێ لەو ڕۆژەی کە ڕوودانی بوومەلەرزەکە یاخود لە دوای 12 مانگەوە بە سەدا بوومەلەرزەی تر ڕوویاوە، بەڵام هەندێک زۆرێک یان هەست پێ نەکراوە و هەندێکیش هەست پێکراوە. ئەمانە پێیانوتر ئافتەر شۆکس.
واتە چی واتە دوای ئەوەی کە بوومەلەرزە ڕێی سێکە هات من پێش بوومەلەرزەکە بفۆشۆکمان هەیە کە هەندێک شەپۆلیەن ئاماژەن بۆ بوومەلەرزە گەورەکە و بوومەلەرزە گەورەکە دوای کاتێک خایێنێت و دوای ئەویش پێوتر ئافتەر شۆکس ئەمانە مەترسیان کەمترە بەڵێ ئەگەر ڕوودانی بوومەلەرزی تریش لە ئارایە بەنسبەت ئەوەشەوە مامۆستا فەهمی عوسمان لە زانکۆی سلێمانی ئاماژەی بەچی کرد ئاماژەی بەوە کردووە کە بەپێی ئەم جوڵەی کە باسمان کرد و بەپێی بنەمای زانستی ئاماژەی بۆ کرد ئەکەری ڕوودانی هەمان بوومەلەرزەیەتە بە هەمان گۆڕ لە 6 بۆ 100 ساڵایە کە ئەمیش بەپێی بنەمای زانستی ئەمڕۆکردنەوەی داواکات لە 6 بۆ 100 ساڵ ئەگەری ڕوودانی بوومەلەرزێکی لەم شێوەیە بەڵام ئەگەری ڕوودانی ئەم بوومەلەرزەیە لە کاتێکی نزیکە و بەپێی ئەوەی کە باسمان کرد جوڵی پلێتەکان یا خوشکانی چالاک لە مەتەقەکانی خۆمان و لە مەتەقەکانی لەبەرنی خان و خارەکەین ئەگەری ڕوودانی بوومەلەرزە بەم هەمان گۆڕ ئەگەرێکی لاوازە بەڵام ناکرین لەوات ناکرێت ناڵێن مستەحیلە بوومەلەرزە ڕوو نەدات بۆ لە گۆڕی 5 یاخود لە گۆڕی 6 ئەگەری هەیە ڕوو بدات بەڵام بەپێی بنەمای زانستیەکان ئەگەری ڕوودانی بوومەلەرزە بە هەمان گۆڕ لە کاتێکی نزیکە کەمە بەنسبەت ڕێنمایەکانەوە بۆ هاوڵاتیان زۆر گرنگە هاوڵاتیان دوور بن لە قەلەقی دوودڵی و هەندێک هەواڵی ناڕاست و دەنگ و ئەوانە بڵاوکرێتەوە ڕێنمایەکان چین کاتێک بوومەلەرزە بۆدات تۆ هەست پێ نەکراوە واتە پێشتر کاتەکەی نەزانراوە و گوڕەکەشی نەزانراوە کەواتە ئەگەر لە بناو بینایەکە بووی پێویستە لە بچیتە سوچێکەوە یاخود لە شوێنێکا کەشتی هەڵواسرا و بەسەرتا بەر نەبێتەوە بۆ ئەوەی پارێزراو بیت دووربیت لە دەرگا و پەنجەرەکانە یاخود ئەگەر لە دەرەوەی بینایەک بوویت پێویستە دوورکەوێتەوە لە باڵەخانە بەرزەکانە یاخود ئەگەر شۆفێریەکەیت بە هەمان شێوە پێویستە ئۆتۆمبیلەکە لە شوێنەکە ڕابگریت هەتا بوومەلەرزەکە تەواو بێت یاخود کاتەکەی تەواو بێت بەنسبەت ئەمەی کە لە کوردستان ڕوویدا دیوریشنەکەی یاخود ئەو کاتێک کە خایاندی زیاتر بوو لە 2 سانیە یاخود لە 10 چرکە ئەگەر بە هاتایە ئەمە بەرز بووێتە بۆ 30 چرکە و زیاتر و کارڕەنگە کارەساتەکان دەهێندە و زیاترش بوونیان بەنسبەت بەنداوەکان بەنداوی دوکان و دەربەندی خان و زەرەرەکانیش کە لەم بەنداوە نەکەوتون بێگومان تەسیری هەیە و بە دووریش نەبوون لە زەرەر بەڵام دوکانی بەنداوی دوکان خۆشبەختانە زەرەرەکان کەمتر بوون و ئەتوانین بڵێن زەرری وا گەورە نەبوون لە بەنداوەکە بەڵام بەنداوی دەربەندی خانبینیمان درز و شەقبوون لە بەنداوەکە هەیە و کوتلەی گەورە لە بەردەکان دێنە خوارەوە لە کاتە ڕوودانی بوومەلەرزەکان پێشتریش بەنداوی دەربەندی خان پێشتریش هەر کێشەی هەبووە لە شانی ڕاستی بەنداوەکە بەهۆی ئەو شاخی کە هەمانە لەویە کێشەی هەندسی هەبوو لەو شوێنەیە بەڵام ئەمەش پێویستی بە دراساتی تایبەتی هەیە و لە ئێستاە بەپێ ئەو زانیاریانی کە ئێمە هەمانە لیژنەی تایبەتی لە حکوومەتی هەرێمی کوردستان و لە وەزارەتی سەرچاوەکانی عێراقیش هەماهەنگی هەیە بۆ ئەوەی کە بتوانێت بەگوێرەی لیژنەی پسپۆرت ئاماژە بە مەترسیەکان بکرێت یاخود مەترسیەکان دیاری بکرێت لە ئەگەری خوا نەخواستە مەترسی زیاتر لەسەر بەنداوەکە بۆ ئەوەی هاوڵاتیان لە خوار بەنداوەکەوە ئەو شوێنانە چۆڵ بکەن بەڵام تا ئێستا ئەوەی زانیاری هەیە لە بەنداوەکە و لە ڕێگەی لیژنەکانەوە تەنها ئەوەیە کە ئەم شکاویانە هەن لە بەنداوەکە یاخود ئەم درزانە هەن بەڵام نەبوونەتە مەترسیێکی گەورە بۆ سەرجسمی بەنداوەکە یاخود مەترسی زیاتری بکرێتەوە جارێکی تر من سپاسی مامۆستای زانکۆی سلێمانیەکەم ڕێنمایی و یاخود هەواڵی باشیان دوا بەدوای بوومەلەرزەکە بە هاوڵاتیان ڕاگەیاندووە و ئەوەی هاوڵاتیانیشی خستۆتە قەلەقی و دوودڵێەوە کە دەنگۆی ئەوە هەیە بوومەلەرزەیەکی تر ڕۆدات و بە هەمان گوڕ و یاخود گەورەتر و لە ماوەیەکی دیاریکراوە ئەوانە بە هەموو شێوەیەک ئەم هەواڵان ئێمە ڕەتەکەینەوە و ئەو سەرچاوانەی کە ئێمە پشتمان پێبستیم سەرچاوە زانستیەکان ئەمان هەموو ڕەتەکاتەوە هیچ بنەمایەکی زانستیان نییە تەنها بۆ
خستنە هاوڵاتیان ئەبن قەلەقە بن لەم بابەتانە و تکام وایە هاوڵاتیان ڕۆشن فکران تر زیاتر بیت لەلایەنی زانستی بابەتەکە بکەنەوە باوەڕ بە هەموو سەرچاوەکان نەکەن. جارێکی تر سوپاس بۆ هەموو هاوڵاتیان، هیوادارم ڕێنمایەکان گوێ بگرن و سوپاس بۆ هەموو جۆلۆجی خەمخۆرەکانی کوردستان لە هەر شوێنێک بن ڕێنماییان دابێت بە هاوڵاتیان. سوپاسی هەموو لایەکەکەین و هیوادارم سودێکمان لێ هەن بێت بە هاوڵاتیان. کاتێکی خۆش.